چەند کەس دەناسم خۆشتان ئەو کەسانە هەندێکیان دەناسم خێزانەکەی ئەگەر بەرێ بۆ بازاڕ بە سیارەکەی خۆی ئەڵێ پارەکەم بەرێ کرێکەم بەرێ خێزانی خۆی خێزانەکەی ئەبا بۆ ماڵ باوکی ئەڵێ کرێ سیارە خێزانەکەی ئەبا بۆ ماڵ خوشک و براکانی ئەڵێ کرێ سیارەکەم بەرێ کچ بەمانە مەدەن والله ئەوە حاڵی بوو دە مناڵی هەبوو لێ بستێنەوە قازانشتانە چونکە کچەکەتان یا خۆیە کوژێ یا خیانەتەکە لەگەڵ پیاوێترا پەیوەندی دروستەکە یا بە خەم و خەفەتەوە بە نەخۆشیەوە دەمرێت سبحان الله ئینسان بچێ ماڵ خەزوری خۆی بڵێ ژنەکە پارەم بەرێ ژنەکە ئەمڕۆ دایک و باوکت براکانت دعوت کردووە ئەوەنە پارە سەرف لە پارەکەم بەرێ ئەوانە هەن بەخوا زۆرن خوا نمونەیان زۆر نەکا بەڕاستی ئەوە کارەساتی زۆر گەورەیە بۆیە دڵنیا بە ئەگەر ژنەکەت ئاوەها بەخێو کرد ئەگەر زاواکەت ئابەم شێوەیە بوو لەگەڵ کچەکە و خوشکەکەتدا مەگەر خوا ڕەحمکە ئەگینا ژنەکە و کچەکە و خوشکەکەی تۆ بە سەلامەتی دەرناچێت خەڵکەی پارەی بۆ ڕژێنێ ناچار ئەو ژوازە پیاوەکەی خۆی دەهێنێ ئەگەر لە ژێری شەوە بێت بۆیە بەڕاستی ئەمە کارەساتە بەسە بۆ تاوانباری مرۆڤ خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم کە ماڵ و مناڵەکەی بە زایە بدا و بە خەساری بدە چاویانە دەستی خەڵکەوە بێت بۆیە ئینشاءالله ئاگاداری خۆمان بین بە ئیزنی خوا ئەو جۆرە کەسانە هەبوون بە هیچ جۆرێک ژنیان پێ مەدەن چونکە ئەوانە بەڕاستی شایستەی ئەوە نین کە ماڵ و مناڵ بەخێوکەن قابیلی ئەوە نین کە ژن و مناڵیان هەبێت چونکە ژن و مناڵیان داما و ئەحتیاج و فەقیرن